23 حوزەیرانی ساڵی 2015 ئەو ڕۆژەی چوار لایەنی سیاسی بڕیاری هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمیاندا چوار فراکسیۆنی پەرلەمانی کوردستان یەکێتی گۆڕان کۆمەڵ یەکگرتو بە چوار پرۆژە یاسای جیاواز هەوڵیاندا لە چوارچێوەی بڕگە و مادە یاساییەکان هەرێم هەمواری ئەو یاسایە بکەنەوە، بەڵام بەهۆی قسەکردن لەسەر ئەو یاسایە پەرلەمانی کوردستان پەخرا. ئێستاش دوای 2 ساڵ گفتوگۆ لەسەر کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دەکرێت، بەڵام ئەو یاسایەوە خۆی ماوە و لایەنەکان لەسەری ڕێک نەکەوتون. پەرلەمانتارێکی یەکگرتو دەڵێت دەبێت یاسای سەرۆکایەتی هەرێم چارەسەر بکرێ. ئەو پێشنیارێکی حزبەکەی بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە ئاشکرا دەکا. تا ئەم ساتە وەختە هیچ لایەنێکی سیاسی دەستی بۆ ئەم گرێکیۆرە نەبردووە کە یاسای سەرۆکایەتی هەرێم حل بکرێ، بە تەوقیعی سەرۆکی هەرێم کێشەکە چارەسەر بکرێ. ئێمە وەکو یەکگرتو تاوتوی وەکو فراکسیۆنی یەکگرتو تاوتوی شتێکمان کرد، تەرحی ئەومان کردوتمان ئەگەر سەرۆکی هەرێمیش نەبێت لەم مەرحەلەیە بە گۆڕینی ئەو خاڵی کە باسی ئەو ئەکە یاساکان بگەڕێتەوە بۆ سەرۆکی هەرێم ئەکرێ بە دانیشتێکی پەرلەمانە ئەو خاڵە بگۆڕین. ئەوش بەچی ئەبێ پەرلەمان خۆی دەوری سەرۆکی هەرێم ببینێ. دەستبردن بۆ یاسای سەرۆکایەتی هەرێم پەرلەمانی کوردستانی پەخست، زۆربەی لایەنەکانیش ئەو دۆخەی ئێستای کوردستان بۆ دەستبردن و قسەکردن لەسەر هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم دەگەڕێنەوە. هەڵسوڕاوێکی بزوتنەوەی گۆڕان دەڵێت دەبێت ڕاشکاو بین و ئەو کێشەیە چارەسەر بکەین. پێمان وایە هەموو ئەو کێشانەی کە ئێستا یەخی خەڵکی کوردستانی گرتووە، چ لە کێشەی بژێوی کە کێشەی ژیانە و چ لە کێشە سیاسیەکان و یاساییەکان کە ئەوەی سەرۆکایەتی هەرێمی ژێشێکە لەو کێشانە پێویستە ڕاشکاو بین و شەفاف بین بە شێوەیەک چارەسەری بکەین کە یاسا سەروەر بێ لە کوردستان. لە 12 ئۆکتۆبەری ساڵی 2015 ڕێگری لە سەرۆکی پەرلەمان کرا. لەو کاتۆ تا ئێستا پەرلەمانی کوردستان نەیتوانیوە تەنانەت یە کۆبوونەوەش ئەنجام بدات. تەنیا چەند ڕۆژێکیشی ماوە ئەو خولەی پەرلەمان کۆتایی بێت. ئێستا لایەنەکان دەیانەوێت پێش کۆتاییات نییە و خولە هەرچۆنێک بێت پەرلەمان کارا بکەنەوە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.